وکالیست رضا لرستانی، ارنجمنت بای فرشید لرستانی، رکورد بای علی احمدی. وقتی وەکێزە و باوانم لاکەی دەلاوە، چما ئەو دنیا باوانم تێمە دیاوە. وەختی وەکێزە و باوانم لاکەی دەلاوە، چما ئەو دنیا باوانم تێمە دیاوە. بیش 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 خانم، بیش بیش دەردت لە گیانم. بیش 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 خانم، بیش بیش دەردت لە گیانم. ئەری باو بکوشنە و باو بکوشنە و ئەری ئاگر دڵم دێتەوە ئەسرە چاو، ئاگر دڵم دێتەوە ئەسرە چاو. ماڵی یارەگەم وەک خودا لە ئێرە و دوورە، خۆمیش نێزانم نازارم ئەلان هاکوورە. ماڵی یارەگەم وەک خودا لە ئێرە و دوورە، خۆمیش نێزانم نازارم ئەلان هاکوورە. بیش 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 خانم، بیش بیش دەردت لە گیانم. بیش 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 خانم، بیش بیش دەردت لە گیانم. ئەری باو بکوشنە و باو بکوشنە و ئەری ئاگر دڵم دێتەوە ئەسرە چاو، ئاگر دڵم دێتەوە ئەسرە چاو. دەردت لە ماڵم نازارم بشای دەکوورە، سەرگەردانتم وە مەولا نەکایی جوورە. دەردت لە ماڵم نازارم بشای دەکوورە، سەرگەردانتم وە مەولا نەکایی جوورە. بیش 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 خانم، بیش بیش دەردت لە گیانم. بیش 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 خانم، بیش بیش دەردت لە گیانم. ئەری باو بکوشنە و باو بکوشنە و ئەری ئاگر دڵم دێتەوە ئەسرە چاو، ئاگر دڵم دێتەوە ئەسرە چاو.